مادەیە بکرێت بە پرۆژە یاسایە. وا بڕیار بوو ئەمڕۆ 26 تەمموز کاتژمێر 11 کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت لەسەر داوای چەند فراکسیۆنێک بۆ ماوەی 24 کاتژمێر کۆبوونەوەکە دواخرا. لا کۆبوونەوەکەی ئەمڕۆ تەنها فراکسیۆنەکانی پارتی و گۆڕان و پێکاتەکان ئامادەبوون بەشداری لە کۆبوونەوەکەی پەرلەمانی کوردستان بکەن، بەڵام بەهۆی بەشداری نەکردنی هەریەکە لە فراکسیۆنەکانی یەکێتی و کۆمەڵ و یەکگرتو و کۆبوونەوەکە ئەنجام نەدرا. وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بڕیاری بایکۆتکردنمان داوە. فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش بە فەرمی بایکۆتکردنی دانیشتەکەی ڕاگەیاندوو دەڵێت تا بەرنامەی کاری کۆبوونەوەی پەرلەمان بۆ خزمەتی خەڵک نەبێت بەشداری کۆبوونەوەکانی پەرلەمان ناکەن. هەر کۆبوونەوەیەکیش کە باسی کێشەی خەڵک بکە، باسی کێشەی دارایی بکە، باسی موچەی خەڵک بکە، باسی پەیوەندیەکانی هەرێم بە بەغداوە کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە، باسی تۆباران و لەشکر کێشی و سنوور بەزاندن بکە و هەر بابەتێکی دیکەش کە پەیوەندی بە خەڵکەوە هەبێ. ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە ڕیزی پێشەوەی بەرگریکردن و دیفاعکردن دەبین لە مافەکانی خەڵک. ئەو 27 ملیارەی کە لە ڕۆژی پێشی جەژنی ڕەمەزان حکوومەت هەرێمی کوردستان ئیعلانی کرد کە قەرزارە، بزانین کاکە بەچی قەرزارە، لە چیان قەرز کردووە، بۆچی قەرز کراوە. و لە هەمان کاتدا باس جاداشتێکی کەمان ئاراستەی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کرد بە بانکێشکردنی سەرۆکی حکوومەت، جێگیری سەرۆکی حکوومەت وەزیری دارایی کە بزانین داخۆ پاساوی بڕینی سەدا 21 موچەی فەرمانبەران بەچی یاسایەک بووە کە ئێمە بەڕاستی بە نایاسایی دەزانین. ئەو کاتەش ڕوونمان کردووە کە بۆ نایاساییە پێویستیش ئامادە بن، یعنی بۆچی ئامادە نابن. ئەم پێم سەیرە بەڕاستی یعنی بەرپرسی یەکەم لە موسسەی جێبەجێکردن ئامادە نەبێت لەم پەرلەمانە بێ ڕوونکردنەوەی خۆی بدا. بۆچی باشە باسی 27 میلیارد قەرز دەکەی، بەڵام ئامادەنی ڕوونکردنەوە دەکەێت ئەم قەرزە بۆچی کراوە. سەدا 21 موچەی فەرمانبەران دەبڕی، بەڵام ئامادەنی بێ لەم هۆڵە ڕوونی کێوکە کاکە بۆ بڕیوتە، یعنی لەسەر چی بڕیوتە، یعنی بەچی یاسایەک ئەم پارە بردراوە. بۆ ئێمە بەڕاستی پێمان وایە هیچ کەس لەوە گەورەتر نییە کە بێ لە هۆڵی پەرلەمان کە نوێنەراتی خەڵکی کوردستان دەکا بێ ڕوونکردنەوەی خۆی بدا، قسەی خۆی بکە. فراکسیۆنەکانی نێو پەرلەمانی کوردستان زۆرێکیان لە دەستەی سەرۆکایەتی و گوزەرانی ئێستای پەرلەمانی کوردستان ناڕازین. فراکسیۆنی یەکگرتوش لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند بڕیارمان داوە ڕۆژانی 27 و 28 مانگا بەشداری کۆبوونەوەکانی پەرلەمان نەکەین و داوا دەکەن شکۆ بۆ پەرلەمان بگەڕێنرێتەوە. ئێمە لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان بایکۆتی کۆبوونەوەی ئەمڕۆ ڕۆژانی 27 و 28 حەوت دەکەین، چونکە پێمان وایە ئەم پەرلەمانە قسە لە خەمەسەرەکیەکانی ئێستای هاوڵاتیانی کوردستان ناکات و ئەم کۆبوونەوانە هیچ پابەندی و ئیلزامێکی بۆ حکوومەت لێ ناکەوێتەوە و چەندین یاداشتی پەرلەمانتاران لەسەر داهات و خاڵە سنووریەکان و قەرزەکانی حکوومەت و بابەتی موچە و بە پاشەکەوت و لێبڕین و دواکەوتنی خراوەتە ڕەفەکانی پەراوێزکردن و فەرامۆشخستنەوە و داواکارین جارێکی تر شکۆ بۆ پەرلەمان بگەڕێتەوە و دوور بخرێتەوە لە ململانێ و جێبەجێکردنی ئەجندای حزبی. کۆبوونەوەکەی پەرلەمان دوای ئەوەی بۆ 24 کاتژمێر دواخرا، بەڵام هیچ ئەنجامێکی نەبوو. دوای 3 کاتژمێر لە دواخستنی کۆبوونەوەکە بە گۆڕانکاریەکی کەم بەرنامەی کاری کۆبوونەوەکە بۆ ڕۆژی دواتر ڕاگەیەنداوە بوو. جارێکی تریش فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بڕیاریدا بەشداری لەوەها کۆبوونەوەیەک نەکات. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پێیام، هەولێر.